دوو مانگ بەسەر ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتی تێپەڕ بووە. سەرکردایەتی هاوبەشی هەردوو لاش کاری ئەم دوو مانگەی نێوانیان هەڵدەسەنجێنن. سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی دەڵێن کاری لیژنەکانیان باش چۆتە پێشەوە و بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکەشیان لیژنەکانیان بەردەوام دەبن. تەوەری ئەساسی ئەمڕۆ یەکێک لەم لیژنەی دارایی بوو کە باسێکی درودرێژ کات چۆن ئێمە وەزعی خەڵک و گوزەرانی خەڵک و نقطەی ئەساسی بوو باسمان لێ کرد و هەموو هەواڵان ڕێی و تێبینی خۆیاندا لەسەر مەوزوعەکان و هیوادارین لە کۆبوونەوەی ئایندەش پێکەوە هەندێک بڕیاری تر هەیە کە گرنگە بۆ هەردوو لا ئەوانە تاوتێ بکرێن و بڕیاری لەسەر بدێ. سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی لە یەکەمین کۆبوونەوەیاندا شاندێکیان بۆ سەردانی لایەنەکان پێکهێنا و بۆ چارەسەرکردنی دۆخەکەش سەردانی لایەنەکانیان کرد. بەڵام پارتی بە فەرمی وەڵامی دانەوە و ڕایگەیان لەگەڵ گۆڕان و یەکێتی کۆنابنەوە و دوا بە دوای ئەم وەڵامەش یەکێتی گۆڕان ڕایانگەیان جارێکی تریش داوای کۆبوونەوە لە پارتی دەکەنەوە. هەر کاتێک کە زانیمان پارتی دیموکراتی کوردستان ویستی ئەوەیان هەیە کە پێشوازی لە وەفدەکەمان بکەن بەڵام جارێکی تریش داوایان لێکەینەوە بەڵام ئەگەر بزانین ئەو ویستیان یە نەخێرداوایان لێ ناکەین سەبارەت بەوەی کە سەرکردایەتی هاوبەش بەیەکەوە پێشوازی لە کاک فواد حوسێنەکەین جارێ داوامان لێ نەکراوە کە سەردانمان بکات کە داوامان لێ کراوە کاتە بڕیاری خۆمان. سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی جەخت لەسەر هەوڵەکانیان دەکەنەوە بۆ چارەسەرکردنی دۆخەکە و دەڵێن بەردەوام دەبن لە جوموجوڵەکانیان و وەڵامی لایەنەکانیشیان بەدڵ بووە لەسەر ڕێکەوتنەکەیان. گۆڕان و یەکێتی لەلایەک داوای کۆبوونەوە لە پارتی دەکەن و پارتی ئامادە نییە پێشوازیان لێ بکە و لەگەڵیان کۆبێتەوە. لەلایەکی تریشەوە بارزانی لە ڕێگەی نوێنەرەکەیەوە داوا لەلایەنەکان دەکات کۆ ببنەوە بەڵام هەر لایە و هەوڵەکەی خۆی بە گونجاوتر لەوی تر دەزانێ و ئامادە نین سازش بۆ یەکتری بکەن. هێمن مەحموود NRT سلێمانی.